تا عبدەوەرەکان دامی نادەم ئەوە 500 دۆلاریان دامی نادەم داچی لە مارێ داچیان ئێستا لە مارێ نەمینایە 3 ملیۆنیان دایمێ ئەرێوەڵە نایدەم لێرە فستیڤاڵی پەلەوەری جوانی لە شاری هەولێر بەڕێوە دەچێت من ئێستا لە چایخانەی کەوبازانم لە شاری هەولێر فستیڤاڵێکەیە کە تایبەتە بە پەلەوەری جوانی لێرە بە نزیکەی 120 جۆری پەلەوەری تێدایە و بەدەیان کەسیش کە پیشەی بەخێوکردنی پەلەوەر دەکەن لێرە ئامادەن و جا لەوەش بەدەیان کەس کە وەکو سەردانیکەر هاتوون لێرە ئامادەن من دەمەوێت بسنی لای جۆرێکی جیاوازی پەلەوەر کە کوردیە دەمەوێت لەگەڵ خاونەکەی قسە بکەم بۆ ئەوی کە بزانم ئەو جۆرەیان چییە و بەگشتی پەلەوەری جوانی پێویستە چۆن بێ سڵاوت لێ بێ پێم بڵێ ئەم جۆرەی تۆ چ جۆرێکە مریشکی ڕستنی کوردی بەڵێ مواصفاتەکانیشان ئەوەیە مەسەڵەن ئەو گردنێ دەبی ئەوها گەورەبی دندوشی ئەوهابی ئەو کەپسەی سەری ناوی مەسەڵەن یان شەدەلار بی یان لۆزەبی کراوی سەری ئەو هەیە گۆشتە هەیە بێ گۆشتە تێدەگەی پەڕی پێی پەڕی پێش دەبی کاملبی تێدەگەی بەس ئەو گردنە ئەساسە ئەو گردنە زۆر ئەساسە کراوی پێوەری جوانین بۆ هەر مریشکێک بەێ باشە جەنابەت ماوەی چەندە مریشک بەخێو دەکەی بەو خدای وەختە برم لە بیرم نییە لە هەشتایەکان برم پێش هەشتایەکانشم وەڵە بەس ئەوهان نەبوو چۆن بوونەوەن وەڵی لە 2000ەکان ئەوە دەرچوو پێش 2000ەکان چ جۆرێک بوو وەڵی هەیتم ئێستا ڕستمیان لەمارێ بەس پێم نیە ڕسمەکە کراویان گچکە بوو مەسەڵەن ئەو گردنیان کەم بوو پەڕێپیان کەم بوو بەس ئێستانە فولە باش ئێستا ئەمە تەمەی چەند دەکەن لاتە ئەوەی ئەو سارە بەێ بەگشتی تا چەند دەژین تەم مریشک ئەوانی ئەو خدای ئەگە دەردی نەگری 7 سال 8 سال دەژی باشە لە ڕووی نرخ هێلکەی کەم دەبتەوە هێلکەی کەم دەکاتەوە باشە لە ڕووی نرخ و نرخانیان چۆن ئەوانێکە لایتون بە قورئان نرخ حەسەبە ئەسلیەکە مەسەڵەن ئەگەر ڕستانەکەی تەوەبی بە کەیفێت و پارەی دەکات بۆ منە چەند دەکات 4 میلیۆن دەکات تا عەبدەوەرەکان دامی نادەم ئەوە 500 دۆلاریان دامی نادەم داچی لە مارێ داچیان ئێستا لە مارێ نەمینایە 3 ملیۆنیان دایمێ ئەرێوەڵە نایدەم باشە بەخێوکردنی ئەم جۆرە مریشکانە زەحمەتەکانی چییە بە قورئان لەسەربانی بەرە لایەن دەکەم و تۆزەکماندی بووینیان دەویزی ئەمڕە خاوێن و باوێن بوویتەوە باشە جۆری خواردن ئەو خواردنەکە پێیان دەدەیت جیاواز لەگەڵ مریشکێکی ئاسایی ناتانم عەلەفیان دەمێ گەنمیان دەدەمێ مەتەڵەن شتیریان دەدەمێت تەڕۆمەڕیان دەدەین ناتوانین ئەو عەلەفێک دێ لەبەرەوە زۆر گەرمە کاک جەلال جەنابەت پێشانگای لەو جۆرە ڕێک دێخی پێم بڵێ چەندم جارە پێشانگای لەو جۆرە ڕێک دێخی پێشانگاکان وەڵاهی زۆرە بەخۆی ساڵانەیە پێشانگای فستیڤاڵی گەورەمان بەس ئەو بۆرسەی مانگانە پێدەنێت کە کڕین و فرۆشتە بەڵام ئەو پێشانگامان کارێکی نیوەی ساڵی پێدەرێن ئەمە لەوەی کە بەخێوکار تونوعەچی هەبێ کە زیاتر حەزی بستەوە پەلەوەرەکان کاتی تێ کاتی کڕین و فرۆشتنی پەلەوەرە ئێستا باشە لێرە بەگشتی چەند جۆری پەلەوەریان نمایش کردەوە دەکەوت جەناب نزیکەی 10 جۆر پەلەوەرە ئەو ڕواتوە وەکو حەدەدیش 120 ئیراتی ئەوەندە یاگەدارم بەڵێ ئەوانە کە بەشداریان کردو چەند کەسن هی زۆرم بەخێوکارەکان نازانم بەڕاستی چکان نووسیتماندا تاکەشم نەخیتەوە کە چەند نەفەر بە زۆراتینە لە ڕووی نرخەوە پێم بڵێ نرخەکانیان چۆنە پەلەوانە کە لێرە هەر توخمە و نرخەچەیە تێیدا هەیە میساڵە 100,000 200,000 ئەجا هەتا ڕقەمی زۆر بەڕاستی باشە گرانترین پەلەوەر کە لێرە نمایش کرابێ ئەو ڕۆندە بە پێشتای جەنابەت کە بێت چەند بووە قورئان پەلەوەری تێدا تا 5,000 دلار 4,000 دلار زۆری تێدا بەس ڕقەمەکان نازانم باسیش مریشکانە بۆ بکە مریشکانت هیچ شوێن تەمەنیان چەندە وڵا ئەوانە بەخۆی بە هێلکەی لە تورکیا ماهینە لێرە لە مەخفەزماندانێتەوە گەورەما کردیا وڵاوە تەمەنیەوەیانەوە 3 سال دەبی ئەوانە سارەکەن بەری باشە بەخێوکردنی ئەوانە چۆنە وڵای بەخێوکردنی بڕێک تایبەتمەندی فەرقیە لەگەر ئەوانی دی ئەوە خواردنی باشیان دەوێت دووش دەبی بنیام ڕێک خاوێن بیتن عنی نابیت ئتمام دەی پێ بدەی ناوی ئیمالیانکەی دووش ئەم لە ئێستا لە هەولێرە لە عنی بەخێویان دەکەم لە سەربانی بەخێویان دەکەم بەس موبارەدەم لۆدانانەوە کەشەشی باشم لۆ دابینکردنی عنی جەوەی خۆش لێیان باشە لە ڕووی نرخەوە نرخەکانیان چۆنە وڵا تا 4 وەرەقەنی 5 وەرەقە دەڕوە دانێک باشە بێلەوە ئیدیکە چیتە مرشی بەخۆی بەس ئەوانە بەخێو دەکەنەوە ئەمە بەسەوەم هەیە باشە هێلکەکانیان چۆنن مەسەڵەن هێلکەکان
لە ڕووی نرخەوە چۆنن داواکاری هەیە نییە خەڵک بەڵێ وەڵڵاهی داواکاری زۆرە تازە ئێستاش برادەرش خۆشەویست داوای کرد دووسکەی بیست ڕاستی هێرکەکانیشیان هەیە هێرکەیان دانێ وەڵا تا 10,000 دەڕۆدانێ باشە ئەگەر ئەوە پێ بڵێ ئەی تامت کردوون لەو گۆشتەوە تامی جیاوە یان شتێک بە قۆران جیاوازی هیچ نییە نوچی مریش خۆمانێ لە بۆی ئەوە عینە نوچی مریش خۆمانە بەخێو دەکرێت بە ئەلەف و دان و گەن گۆشتەکەی فەرقی نییە فەرقی نییە بەس لە ڕووی هەیکەلی و شاجوانە و گەورەتر و عەزمی گەورتر لە مریش خۆمانە هەر ئەوەندە فەرقەکەی لە ڕووی چێشەوە تا چەند چێشان دەڕوات هەتا 5 کیلۆ نیو دەڕوە